قوتابیانی بە شاناوخۆیی زانکۆ و پەیمانگاکان لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان بەدەستکەمی خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنن. قوتابیانی بە شاناوخۆیی لەیلا قاسمی کچان لە قەزای سۆران چەندین گرفتیان هەیە و بەهۆی نەبوونی جێگا و شوێن لە ژوورەکاندا بەشێک لە قوتابیان تەختەکەیان لە دەرەوەی ژوورەکان داناوە. هەر بۆیە داوا لە سەرۆکایەتی زانکۆی سۆران دەکەن کێشە و گرفتەکانیان چارەسەر بکات. کێشەی نەبوونی قەروێلە جۆشەکیشمان هەیە تەڵەبە هەیە تا ئێستا لەسەر عەرزەکە خەوەیانە قەروێلی هەیە جۆشەکی نییە. گرفتی ئەوە کارەباشمان هەیە کە کارەباشمان ئێواران کە کارەبای مۆلیدی دێتەوە تا سەعات 12 هەروەکو ترافیکلای دێت و ئەچی کارەباکە عنیز دەرسمان پێ ناخێندرێ لەبە لە ژوورێکە ژووری 3 کەسی کردوتیان بە 5 کەس و 6 کەسی و دوێ ئەوە کێشەی نەبوونی ئەوەشمان هەیە دەشۆر و 2WC ینی بە نزیکەی 50 کەس ئێستا قاتی خوارە 12 ژوورە بە نزیکەی 50 کەسی تێدا 2WC هەیە دوو دەشۆری هەیە بەیانیان سڕەت بە بەرناکەوی جاری هەیە لە معازەرە دوا ئەکەوی لە معازەرە دوا ئەکەوی بەهۆی ئەوەی کە تو سڕەت بە بەرناکەوی بەڕاستی و یعنی گیزەرەکانش دوو گیزەری هەیە 50 کەس جاری وێزستانن کە سەر دەشۆ ینی دوو کەس سەری بشوە ئاوە کە سار دەبیتەوە. ئێستا هاتیم یعنی جێم نیاوە هەر لەناو قاهایما دوێنێ بوو کچەکە گریانی گۆ بەس یەک تۆز دێم بکۆنەوە با لێرە بمینەوە جیان نادایە ینی ئەو مشکلەی زۆر گەورەیە هەندێکان قەڵەوێریانە ناو قاهەیدانەیە ئەنیە ئەڵێن دەحنیمە لێرە ئامینینەوە. ئەگەرچی هەر قوتابیەک لە بەرامبەر وەرگرتنی بە شەناوخۆیی بڵی 50,000 دیناری لێ وەرگیراوە، بەڵام زۆربەی ژوورەکانی ئەم بە شەناوخۆیی کچان لە سۆران سوار قوتابی یان 5 قوتابی تایە، ئەمەش بووەتە گرفت بۆیان. هەروەها تەنها یەک چێشتخانەیان هەیە و وەک خۆیان باسی لێ دەکەن جاری وا هەیە تاوەکو نۆبەیان دەگاتێ خواردنی نیوەڕۆ دروست بکەن ئێوارە دادێ و کاتژمێر 5 ئێوارە نانی نیوەڕۆ دەخۆن. ئێستا کە بەڕستان هەموو ژوورەکانتان دیت عالی مەشتان دیت ئەو هەموو تەڵەبانە خەسەن جگە لەوەش یەک مەدبەخ دوو تەباغی کە هەندێک چاو ئیش دەکەن هەندێک ئیش ناکەن بێژگە لەوەش 50 تەڵەبەی لەسەرە ئەمە سعات دوو بینەوە مەحقوڵ چییە هەتا سعات 4-5 ئێوارە مەنان نەخۆین. ئەگەر گلەیش ئەەکەین گلەیەکانمان وەرناگرن ئەگەر شتێکی نامەحقولیش بکەن هەموو دێنە سەرمان و قسەی ناشرین و ناڕامان پێ ئەرێن ئەوە تەعالی تەلەبەی داخلیەکانی سۆرانە کە خۆی بە یەکەمی زانکۆکان ئەزانیت. ساڵانە بەهۆی نەبوونی پلانێکی تۆکمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی قوتابیان هەم لە گەڕانەوەی ناوەکانیان و هەم لە خزمەتگوزاری بە شەناوخۆییەکان تووشی گرفت و کێشەی گەورە دەبن کە زیانی زۆر بەر پرۆسەی خوێندنیان دەگەیەنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.